دیاردەی کۆچی منداڵان و مێردمنداڵانی بێسەرپەرشت بۆ ئەوروپا بە ڕێژەیەکی بەرچاو لە ساڵی 2021دا زیادی کردووە. بەپێی زانیارەکانی نووسنگەی ئاماری ئەوروپی یۆرۆستات کە لە 22 کانونی یەکەمی 2021دا بڵاوکراوەتەوە، ژمارەی داوای مافی پەنابەری لە وڵاتان یەکێتی ئەوروپا زیاتر بووە لەو ژمارانەی کە بەر لە بڵاوبوونەوەی کۆڕۆنا پێشکەش کراون. لەناو ئەو داواکاریانەدا کە پێشکەش کراون 2800 مێردمنداڵیان تێدایە کە تەنهان و هیچ کەسێکی نزیکیان لەگەڵدا نییە. هەندێکشیان دوای گەیشتن بە ئەوروپا کە سوکارەکانیان بەجێیان هێشتون. ئەو زانیاریانە ئاماژە بەوەش دەکەن ژمارەی داواکاری مافی پەنابەری لە 27 دەوڵەتی ئەوروپی تەنها لە مانگی کانون یەکەمی 2021دا 13,000 کەس بۆ ژمارەکەش زیاد دەکات. ئامارەکانی یۆرۆستات باز لەوەش دەکات کە زۆرترین ئەو منداڵانەی بێسەرپەرشتن و داوای مافی پەنابەریان کردووە لە تشرینی یەکەمی ساڵی 2021دا زۆرینەیان ئەفغانین، پاشان هاوڵاتیانی سۆماڵ، غینیا، سووریا و ئەلبانیا و کامیرۆن و ئەریتریا و گامبیان بە پلەبەندی کە زۆرینەیان لەو ژمارەی سەرەوە لە نەمسا داوای پەنابەریان کردووە بە 606 داواکاری. لە دوای ئەویش بەلجیکا 390 داواکاری و هۆڵەندا 300 داواکاری و بولگاریا 245 و ئەڵمانیا 230. هەریەکە لە وڵاتان یۆنان و ئیتالیا و ڕۆمانیاش زیاتر لە 300 داواکاریان پێگەیشتووە. بۆی زۆربوونی منداڵانی پەنابەری بێسەرپەرشت لە برۆکسلی پایتەختی بەلجیکا بەشێکیان لەسەر شەقامەکان ژیان بەسەر دەبن. سەبارەت بەو بابەتە کوێن ڤان دی برۆک بەرپرس لە کۆمەڵی پەرستارانی شەقامەکان دەڵێت ئەو پەرستارانەی بەسەر شەقامەکاندا شەوان بۆ هاوکاری پەنابەران دەگەڕێن تێبینیان کردووە کە ژمارەی منداڵانی بێسەرپەرشت ڕووی لە زیادبوون کردووە. دەژڵێ شەپۆلی کۆچ لە ئەفغانستان و سووریا و عێراق قەیرانەکەی زیاتر کردووە، بەڵام بەوتەی ئەو هۆکاری سەرەکی لە چارەسەرنەکردنی ئەو کێشەیە نەبوونی سیاسەتێکی کۆمەڵایەتیە لە وڵاتان بۆ مامەڵەکردن لەگەڵ بابەتەکە. ڤاندێرنبرۆک دەڵێت گرنگە ئەو پەنابەرانەی دێن لە قۆناغ یەکەمدا پەناگیان بۆ دابین بکرێت پاشان شوێنی نیشتەجێبوون بە نرخێکی گونجاو. لە بەرامبەردا میشێل گێنێت بەرپرس لە کۆمەڵی پزیشکانی ژیانی لە بەلجیکا دەڵێت پێویست هەوڵی زیاتر بدرێت بۆ چارەسەرکردنی قەیرانی منداڵانی پەنابەر. بڕواشی وایە چارەسەرکردنی ئەو قەیرانە پێویستی باکاتی زیاترە و دابینکردنی چاودێری تایبەتی کۆمەڵایەتی بۆ ئەو منداڵانە لە دابینکردنی شوێنی حەوانەوە گرنگترە. لای خۆیەوە جولیان بووە کۆلێت بەرپرسی بەلجیکا لە کۆمەڵی پزیشکانی بێسنوور دەڵێت ژمارەی منداڵانی بێسەرپەرشتی پەنابەران بەڕوونی دیار نییە. ئەو هۆڵانەی لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردوو ڕێکخراوەکەمان ناوێتی لەگەڵ حکوومەتی بەلجیکا نزیکە لەوەی بەرهەمیە بێت بۆ دابینکردنی شوێنی کاتی تایبەت بە منداڵان کە داوای مافی پەنابەری دەکەن. لای خۆیەوە کۆمسیۆنی ئەوروپا سەرڕای و لە بەردەوامەکانی نەیتوانیوە چارەسەری کێشەی پەنابەران بکات، بە تایبەت دابشکردنی پەنابەران لە وڵاتان یەکێتیەکە و ڕێگری لە چوونی پەنابەری زیاتر بۆ ئەوروپا. هەر هەمووی بەڕێکەوتۆ شوێنی جوراتی خۆیە گۆڕێ